دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداریانی برایەتی کرد و بۆ جاری دوم لەسەر یەک نەیتوانی سەرکەوتن تۆمارکە و برایەتیش لە سەرنجامە خراپەکانی بەردەوامە. دوای ڕاهێنانە سەرەتاییەکان و پێشوادی دەستپێکردنی یاریزانانی هەردوویانی دەربەندیخان و برایەتی هاتنە ناو یاریگا و برایەتی بە ئامانجی کۆتایی هێنان بە ئەنجامە خراپەکانی لە خولەکەدا و یانەی دەربەندیخانیش لای خۆیەوە پاڵپش بە هەندەرە و ئەنجامە باشەکانی هەوڵی بەرزکردنەوەی پێنج خاڵەکەیان بوو لە خولەکەدا. لەگەڵ دەستپێکردنی یاری کوڕانی هۆگر عەبدوڵڵا بە بەهێزی و هێرش بردن دەستیان پێکرد و چەندین هێرشی مەترسیداریان کردە سەر گۆڵی میوان کە لە هێرشێکیاندا دوو هێرشبەری دەربەندیخان بەرامبەر گۆڵ پارێزەرەکەی برایەتی بەتەنهامانەوە، بەڵام تۆپ بەسەر ستوونی سەرەوەی گۆڵتا تێپەڕی و نەیانتوانی گۆڵ تۆمار بکەن. برایەتیش پشتی بە هێرش هێڵگەڕاوە دەبەست و دەربەندیخانیش بەردەوام بوو لە نەخواستنەوەی هەلەکان و گۆڵ تۆمار نەکردن لە گێمی یەکەمدا و ئەم گێمە بەبێ هەژاندنی گۆڵی لایەکیان کۆتایی هات. گێمی دووەمی یاری هەردوویانەی هەوڵی گۆڵی پێشکەوتن و بردنەوەی سێ خاڵی یاریەکە بوو تا لە لێدانێکی وەستا و دایانەی میوان گۆڵی لە یانەی خانەخوێکەی کرد و هاندەرانیان شین پۆشەکەی خامۆش کرد. ئەرکی دەربەندیخان قورس بوو کاتێک پێویست بوو زیاتر لە گۆڵێک تۆمار بکات بۆ ئەوەی سێ خاڵی یاریەکە بباتەوە، بەڵام کاتتا دەهات بەرەو خولەکەکانی کۆتایی دەچوو هاندەران تەنانەت ئومێدی گۆڵی بەرامبەریان لە یانەی میوان دەستدا بوو تا لە دوا خولەکەکاندا دەربەندیخان گۆڵی بەرامبەری تۆمار کرد و جۆش و خرۆشی بۆ هاندەرە سەرسەختەکانی گەڕاندەوە. ئێمە ئەوڕۆ دوو خاڵی گرنگمان لە دەستدا لە ناو یاریگای دەربەندیخان. ئافتایمی یەکەم ئاسمان باش نەبوو، بەڵام لە ئافتایمی دووەم باشتر چوونی گۆڵمان کرد لە دوای خولەکەکان گۆڵمان خوارد. ئینشاڵڵا یاریدا بێت لە ناو یاریگای خۆمان دڵی هاندەران خۆش دەکەین و سەرکەوتوو دەبین. وەڵای هەمیشە بەشداریمان کردووە، هەمیشە وەکو دەستەیەک وەکو هەر تاکێکی ئەم شارە بەشداریمان کردووە بە سەرما بە گەرما بە باران بە خۆرە تا بار شتێک بێ بە ماندوو بوون هەموو یاریە پێش یاریەکان هاتوین ئامادە باشیمان کردووە ئاڵاڵواسی نەموویمان کردووە بۆ خزمەتکردنی شار. پەیام هەوڵیدا لە نزیکەوە سەرنجی دەستەی کارگێڕی و خودی یاریزانانی یانی برایەتی وەربگرێ و هۆکاری کێشە نێوخۆیەکانیان بخەنە ڕوو، بەڵام یانی ناوبراو بە هیچ شێوەیەک ئامادە نەبوون قسە بکەن و نەشیان شاردەوە لە سەروی خۆیانەوە مۆڵەتی قسەکردنیان لەسەر ئەو کێشانە لێوەرگیراوەتەوە. و شیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.